سڵاو ئازیزان و خۆشەویستان لە ئاڵقەیەکی تری بەرنامەکەتان پێگەشتنە بەرنامەی پرتەپرت لە ئاڵقەی ئەو جارە دیارە مامسەردار و کاکە نزار شەڕیان هەیە مشکلیان هەیە ئەوجا هاتنە بۆی حەڵکەین مشکلەکەتان چی مامسەردار؟ وەڵی مشکلەی من کاچی مۆزە ئەومان نییە ئەومان نایە چارسەرکوانە بکە وەڵی ڕاست دەکەم کارەبایەکەشمان باش نییە وەڵی سەلاجەی پێ دەکەین درێک چ دێتە خوارێ سەلاجەی دەکوژێنەوە جاری پانکەی پێ دەکەین پانکە بەچرە زستانیان لۆ ئەنتیکەی تاقیمان کردەوە تێستە وەکو تێست پانکەمان پێکرد ڕاست گوتی چ چاتە خوارێ گۆرەت ئەو هەموو کاکە بابە ڕاوە کاشی دەنگەری ئازی دامێ دەرەکاکە خۆ بەرنامەکەی بە سیاسی نییە بەرنامەکەی بە خێزانی هەرچی مشکلە چ خێزانی ئێمە هەڵ دەکەین کاکە مشکلێن گوت چیە لە بینە خۆتان لەسەر چ پێکنیان ئەو جار بالبەتە هەڵکەین ئەچە بام لێ پاس بەسەری کاچی پێشکەشکاریان نووسێنی هەردوو شیەکە پێشکەشە کوردی وزە عەرەبیە ئەو لە سەرداری برات پرسە بەم دەرێ موزیع بن کوردی پێشکەشکار نعم ئەوێ ڕۆژە چیمە لە دیار سۆندە و گۆڕی و مزەخەی پێکردیە ئەوەیدا چێ سەرداری برا گوتم بۆ چکێت و برێ بەچم بەبیراتەوە وەڵی وە بزانی ئەو لە هەندستانە بۆچی مارەکە سەردەی تە دەرێەوە دەکا بەس زەمەت وام بزای لە هەندستانم ئەچە چە بەداری شان ئەنتیکە بەستا بوو سەردارا هەیە چەکیا هەیە ئەوە ڕاکردم شۆشی گوتم خۆبەوەی نە ئەوە هیچ نییە ئەوە نەشم شارە کورە ئەوە نە دووزەرێ هیچ نییە تەها تاچی بەستا نازان پێچی مێسێ لە دەوی خۆی نابێت بدەمە کاکە شوێرمان دەکەین بەرام بە پێی ئەوەی تێگەشتنی زەخەی کەڕاتە شعرێ ئەوە بەخەڵەکەتە لە دەوی خۆت نابووی دەگوت بەشم بەڕەخش سەما ئاوەکەمان بۆ نەبێت کاکە مشکلەکەتان چمالەوەتە هەڵکە زۆر مۆزۆی بەلا ڕێدامە بن دوێڕێمانێت تێک دەچ بەخوا سەرمانێ دەش کاکە مشکلەکەی مەبان پێ بگرم چییە؟ کارەبا عایدە حکومەتیە ئێوە حکومەت باداتێ ئێوە ئاو عایدە حکومەتی دیت باداتێ جێلێ خۆ برایەکە ئەجە با من ئەوەت پێ برێم کاکە ئەو سەرمانگەی ئەوە نییە هەندی مزەکە پێکرد و نازەم و هەموو ئاوای چێ دەکەم کارەبامان زۆر ڕات بووە پارەکەمە بەستم پارەی کارەبامان دێتەوە زۆر دێتەوە زۆر بەکاربیێ زۆر دێتەوە ئەجا ئەمە دەبێ ئەو مشکلێمان لۆ حەل بکە هیچ کە ئەو دەپارێمان لۆ لێنتەوە حکومەت پێ چارەیەکی لەو برایان بکە هیچ کە ئەو دەستکاری مزەخۆشتی نەکە کاکە مادەم دەستکارە مزەخەیمەکە برم با کاربان نەدەبێت هەڵت کوڕزێنی ئەت بۆ وەختی تاڵت پێوەیە ناوی برام دەبێ ئاگاتان خۆتان بی بەس کاکە ئەوە بەم حەڵ ناکەی وەڵا مۆزوعە ئەگەر مشکلی خێزانیتانی مەسەڵەن گۆ پێک نەیان وانە بتان هەڵکەم وەڵی برا باشت پێ برێم تۆ خۆش ناکە دەرێت کاکە ئەو نزارنیە ناوی دەبنە سەدا پلیتە پلیتە برێ چییە؟ چییە؟ ئیسۆبەینە؟ نا ئیسۆبەشە بەس وەختی خۆی فانۆسە بوو فانۆس ئێوە فانۆس پلیتیان تێر دەچێشە ئەگەر نەفتی کەم ببا دەیگۆ مەتا دەکوشاوە ینی پرتەپرت ئەو برای منە ئەنی پرتەپرت ئارێ وەڵا پرتەپرت شنایە بەرنامەکەی مەیە زۆر عیبە زۆر ناو لە دەنێ سەدا پلیتە بۆشت گۆت و لەولاکریش تو سەرداری و سەردار پلیتەی تازە تەواو لە کۆرانێش ناوت بەد و هەم خەرێک پێ دەرێ سەردار پلیتە کاک سەردار پلیتە مەتری ئەوە مالەوە بکەت و مشکلەکەت چییە؟ جوان بڕۆ نامۆزۆکەم لێت حاڵی نام جوان مشکلەکەمان هەل نەبوو کاکە تەواو سەردار پلیتە سەردار پلیتە برێ کاکە مۆزۆکەت برێ برام حەڵکە نەبوو باسکە مەقسەد ها پێی خۆشە پێ برێ پلیتە ها پێی خۆشە ئەوکو بمانەیە پلیتە ئەت وەختای سەردار پاڵەوان نەبووی بەێ وەڵا وەڵی پاڵەوان نەما بووە سەردار پلیتە ئەجا گو برایەک دینی نەبرامە خەتۆ هەرانە کاکە بە براینا یعنی ئەمریکا نە ئێران نە ئیسرائیل دەرەقەتمان نایە بە بشێتە بەیمان ناتوانێ شەڕەی دروست کاتێ تازە دێست هەموو جوانە دەرێت دادەنی شوێنە وەڵی ئەمنوت و بە ئەمریکا و بە ئێرانیش لێک نابین ئەلو پێک نایە مادەم دایمە مشکلتان وەڵی دەرەجیانیش بەعدەر شەڕمانە یعنی بە خاترڕاستش بە ماسحای بەجێ دەکەوت لۆسما هەبووە ئەم ناگتێ بەربی بخەکە ڕاست بکوژیتەوە بەس مامزار ئەو برایەت بینە خۆما بمتەرجمەچی دێ گۆزۆر والله زمانی تەواو نییە ئەمن هەست دەکەم ئەو برای دکتۆرش بگاز دەکەم قەبز واللهی ئەجار ئەمە جارێکی بردمە دکتۆری چی ئەو جارێ بۆ قەبسە نا والله حەبە چەندا بە ئیستاپی نەما کە دری نایە ئەم باتە دکتۆری بەخوای دەمباتە عیادەی ئەو بە پێسە سارەکە واز بێبی بریتی لێ هات بوو لە پێش دەکەی ئەو دەستێک کوسیدانە
لو خرجتي برا لا ايش والحمد لله ابويا توسع دراوة صدقة سيوا هات متى خليناك التليفون قطعتك ما زورا بالو جرمو ايه كل سنه بيش دوكي او دستنا انا ابو امني جو قلتم كاك بليتا بس كاك سردار او سكي لوي ايه قلت كاك حبت شان دايما خو بيرالاجي لا قبزينا ما يستطيع بي محدد بيكم لا دستي بي بيكم لا تريبي قلت يا مش قلت مولا هيك الناس مشوي لو خو كل شيء بيش دوكي او دستنا انا لا بيش دوكي او دستنا انا هاد دودا قزالك دشو قول هم ما يويران كل ما تشني ما رزيلانا ما مسرزات فشتك بيني وخو ما يعني وين تقوش ذاك ايه يقول لك يكون شكلك معي هنا بس ده يقول بيتي بيتهاما يعني هذا زورا كل أنا والله درين دائما درهم تقول بيش ذاك ايه دستي خلشي برا ذاك درين راو ببليت السيوم ولا ما بينشوف تاخو زقيناك انا او بيس بوخ انا ما تصبر ايه ها كنا كوهانيا بقى كنا كيري والله حياتي لسر كنا كشناك عر لو خاني اتا تبي معدل ما وجه عمل بسنيا تبي تجبد مسامع هذه اللي بشر خان كينو كنا نشانت بيناك امريكا لا تشندر ايران لا تهلل لا نقطة خوي دا اتو لنا او دستي نقطة كي خود بينا لا تنشتك هذا عمل الدنيا ذاك لما قلت شام ضعيف هذا كل يا رب الصفار بخوزاني كان باش انا ظني كل داوز شيء لهدفي ده كل واحد هلا ده من حصل لي ليك ده بس لازم نقول هذا نقول يا الله ولا دانشا شربشة دانشا بس ما دانشا اساها اسا من حسن ذاك المات كم كاو قوتي الشريب كان كيف ما ودني يا باب شنو مالي أنت من سامس لا مالك لا مالك لا بس هاي كاملة يا كمان اصلا ماسك اصلا من ماسك كم شيطان ولا بخش شيطاني اي عمو زي ابليس يعني شنو مالك علاج تكب ناسا ما هو دبريا بينان خوشبو يا بينان ناخوشبو المهم أساسا خوشستان لو القشاتنا كوتاي ولو نما زي موضوع كتسيا زو حالنا وميك ديكو باسي اي لك باسي كار بايتكر اجي المهم امو مازاني كذا اوسر دارنا بليتيا تعال قيش ترخواتان لقل بخواتان دسبيري